ئەزیزانی خۆم بێهیوابوون یەکێکە لەو شتانی کە لە قۆناغەکانی ژیانی مرۆڤ ڕووەدا، بەڵام بە تایبەتی لە قوتابیە بە حکمی ئەوەی کە لە قۆناغێکی زۆر هەستیارە، لە بینی شەو ڕۆژێکە هۆرمۆناتی دەگۆڕێت، لە بینی شەو ڕۆژێکە میزاجی دەگۆڕێت. قۆناغی مراهقی ئەوەی کە ئێمە زۆر جار ناوی دەبین دەڵین قۆناغێکی ئیتیزازیە، قۆناغێکی زەبزەبیە، بۆیە هەمیشە دەبێ ئاگامان لە قوتابیە بەڕێزەکان بێ. ئەو قۆناغەیە کە ڕەنگە ئەمڕۆ زۆر جددی بێ، بەیانی زۆر بێتاقەت بێ، ئەمڕۆ زۆر پێدەکەنێ و قاقا لێ دەدات، بەڵام بەیانی مڕومۆچە و ڕەنگە گەشت بێتە کەئابە. ئەو قۆناغەیە کە ئەم هەفتەی پێشووە بە تەمای ئەوائیل و یەکەمی مەکتەبەکە بوو، بەڵام هەفتەی داهاتوو بە کاریگەری سۆشیال میدیا یان هەندێک کاریگەریەکانی تر ڕەنگە گەشت بێتە ئەو ئاستەی کە ئەسڵەن نەک هەر بە تەمای دەرەجەی بەرزە و بێت بە کەلێیا و بڵێ وازێنم و وا خوێندن بەجێ دێڵم. بۆیە وازێنان، بێتاقەت بوون، ساردبوونەوە، بێئومێد بوون و بێهیوابوون لە قوتابیە و بە تایبەتی لە دوای نیوەی ساڵە زۆر جار ڕوو دەدات. ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە بەوە. مامۆستا بەڕێزەکان، پێش ناوبڕەکە باسی ئەومان کرد کە هۆکار زۆرە دەبێ ئێمە ئاگامان لە قوتابیە بەڕێزەکان، بەس بە تایبەتی ئێستا کە ڕەنگە ئێوەش متتەفق من لەگەڵما ئەوش بریتێ لە سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵایەتی. سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵایەتی و مۆبایل ڕاستی بەڵایەکی گەورەیە لە مامۆستاوە تا قوتابی، لە دایکەوە، لە باوکەوە، لە سەری ڕمەکەوە هەتاوەکو خوارەوە بەداخەوە زۆر کاریگەریەکی زۆر زۆریە. بۆیە بێ هەمیشە ئیشی لەسەر بکەین، چۆن بتوانین جارێکم چۆن بتوانین ئەم سۆشیال میدیا کاریگەریەکەی کەمتر بکەینەوە. ئەویش بەوە دەبێت کە پێشەوەی دەردەکە ڕوو بدە، پێشەوەی بەڵاکە ڕوو بدە. ئێمە گەورەترین کێشەمان ئەوەیە کە کاتێک دایک بێ بۆ لای تۆڕە مامۆستا فریام کەوە کچەکە مۆزە شڕە خەریکی کەپڵان دنە. ئەو دوای چی؟ دوای ئەوەی مۆبایلت بۆ کڕی، دوای ئەنتەرنێتت تێکرد، دوای هەموو سۆشیال میدیاکەت بۆ دانا، دوای تیکتۆک و نازام چی هەیە، و دوای عیلاقەی بەستووە لەگەڵ کوڕێکە و عیلاقەکەشی لەگەڵ یا گەشتوتە پلەی عاشق، دەینجا پیاو مەوێ لە کۆڵی کاتەوە. اینجا بەدە دکتۆری دەرونی و فڵان اینجا بتوانە بۆ نمونە ئەم کچ و کوڕە لێک جا بکەرەوە. لێرەوە مۆبایلی داخی لێوە دروستێکاتەوە، لێرەوە هەڕەشەی لێکی لێوە دروستێکاتەوە، مۆبایلەکەی لێ ئەشاریتەوە ئەچێت لە ستیتەک و لە مێرگەپان لە مۆبایلی خوشکە زاو پرزایکی بکات، چۆ گەشتە پلەی عاشق. و لە هەموو دەنو ناسیشا کە گەشتە پلەی عاشق بە ئاسانی کۆنتڕۆڵ ناکرێت، ئەگەر دین نەبێت، ئەگەر ژین نەبێت، ئەگەر کەم تا زۆر هۆکارە باش و چاک و مەزبوطەکان نەبێت بۆی بە قۆتی بکەیت. کەواتە ئەوەش سۆشیال میدیایە کە هەمیشە دەبێ هەمومان ئاگادار بین. من پێم ناخۆشە مامۆستایەک تەلەفۆن بۆ منە کاڵە کاکتۆر مانگی سێ بۆ نایی ڕەحمەتی لێ بە سیمیناری لە مەکتەبەکەی من بکە لەسەر زەروزیانی سۆشیال میدیا. برا تازە لە کار ترازاوە، تۆ دەبوو 15 سیمینارێکت بکردا لەسەر کاریگەری سۆشیال میدیا، تۆ دەبوایە 29 سیمینارێکت بکردا لەسەر خۆشەویستی درۆینە، تۆ دەبوایە 1 سیمینارێکت بکردا لەسەر گرنگی خوێندن بۆ ژیان، تۆ دەبوایە 15 سیمینارێکت بکردا بتوتایە بۆ نمونە ئێمە بە کەوتنەکانمان دەتوانین هەڵسینەوە، بە دەست هەڵبڕین و نەزانینەکانمان زیاتر فێرە بین، بە غەڵەتەکانمان ئەتوانین باشتر و چاکتر بین. تۆ کاتێ تەلەفۆن بۆ منەکەیت ئەڵێ 15 سێوەرە سیمینارێک بۆ پۆلی دوانزەکان بکە، نیوەی هەر نەهاتوەتەوە، هەر بۆ خۆی وازیە نەبوو بە 2 ساڵە، نیوەی هەر بڕیاری داوای خۆیەکا بە 2 ساڵە و تەحسیل معدل، ڕبعێکی تریش یەڵە تازەم ساڵ دەرەجە نانم ئەیکەم بە یەکوانە و دووانە و سێوانە. سێرەکەم سیمینارێکە لە 200 کەس هەمووشی 15 کەس 20 کەس گوێ ناگرێت. ئەو 15-20 کەسش بە ئاسانی زۆر ناتوانانی قەنەعەتی پێ بکە، یان خۆی بیر و بۆچوون و ئەفکاری خۆی هەیە و ئەگەر من و تۆش نەبین کەم تا زۆر هەر باشە. بۆیە دەبێت هەمیشە ئیش لەسەرەوە بکەین کە چۆن بتوانین ئیش لەسەر سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵایەتی و بەرنامە و پرۆگرامەکانی ترمان بکەین. خاڵێکی تر کە گرنگە ئیش بریتێ لە ئینەرجی لۆس، کە پێم خۆشە بۆ جەنابتان باسی کەم و معلومێکتان لەسەر بێ. ئینەرجی لۆس چی؟ یانێ چی؟ تۆ دەبێت بەدوایەوە بگەڕی ئەم موزەی بۆ بە فیڕۆداوە، بۆ ئەم کچە تااقەتی خوێندنی نییە، بۆ ئەم کوڕ تااقەتی خوێندن نییە. سەرچاوی ئینەرجی لۆس زۆرە. لە فلیمی ڕوت و پۆڕنەوە دەست پێ بکە، هەتا زۆر وەرزش ئەکات و وزەی پێنامێنێ، هەتا عیلاقە و پەیوەندی زۆرە و بۆ نمونە وزەی لێ بڕیوە، هەتا چوونە دەرەوەی زۆرە وەختێ دێتەوە بۆ ماڵەوە هیلاک و ماندووە، هەتا ئەوەی کە سۆشیال میدیا و چاتینێکی زۆری هەیە، هەتا بۆ نمونە بێئومێدبوون و بێهیوابوونی لە ئیش و لە کار و لە کاسبی و لە تەعین بوون. ئەمانە هەمووی ئێستا لە کوردستانی خۆمانە من هەستم پێ کردومانە هۆکاری بە فیڕۆدانی وزن. بۆیە کاتێکە گەنجەکە بینی هێزیتیان نییە، هێزیتیانیان هەر ئاوە هەر ئەوتانێت بە بۆکو بۆ دیەک ئەڕوا بە پێوە، ئەگەر ناهێزی تێدا نییە. جا ڕەنگە عیلاقەیەکی کچە عیلاقەیەکی کوڕژ ئەو حاڵەتشمان زۆرە. کاک تۆ جان مایە کە بێ ئەڵی لەسەر ئەم زەوێ ناڕۆم،
تابەتی ئێستا زۆر بەداخەوە نازەمی هەستان پێکردنە خۆشەویستی و قلیبلی هاتووە بۆ ناوەندی و پێنجی ابتیدایی و شەشی ابتیدایی ئێبا بەبانیەکەی ڕۆڵە تو کوا دڵت هەیە خۆ تۆ ئیکۆی دڵ بکە دڵت ئەوە نەیە سەیرەکەی ئاوا و نامەی بۆ ناردوو مامۆستایەک نامەی لە بە کوڕێ گرتووە کە نردێتی بۆ کچەکە پێنجی ابتیدایی بەڕاستی لەبەر تۆ ئامادەم نازانم چی بکەم و لەبەر تۆ ئامادەم دڵی دایک و باوکشم پێشێنم حی مامۆستاکەوتی لە ئیدارە باسم کردوتمە ڕۆڵە من 20 ساڵە ژنم هێناوە هەشتۆ مناڵم ێ بەقەت دڵداری بەزم ڕۆزم ناکەم هەواڵە بەخوامە لە کێ فێر بووی سۆشیال میدیایە مۆبایلە ئەنتەرنێتە دڵوتیرە قلیبلی و بەزم و ڕزمەکەیە تیکتۆکە فەیسبووکە